بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم وفقنا لما تحبه وترضاه، اللهم وفقنا لما تحبه وترضاه، اللهم وفقنا لما تحبه وترضاه. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت لە کەناڵی ئاسمانی پەیام لە ئێوارانی گوڵستانی مانگی پیرۆزی ڕەمەزان و چواردەی ڕەمەزان لەم ڕۆژە مبارەکانەیە بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستەگەین و ڕاستەوخۆ میهرەجان و مناجات و سوپاسگوزاری خۆی گەورە لە گوڵستانە ڕاگەێنین لەگەڵ ئەم ستافە ئازیز و خۆشەویستە و برای ئازیز و خۆشەویستم مامۆستا سالار و سەرجەم ئەو مامۆستا بەڕێزانە و میوانەکان و برایانی خۆشەویستمان لەم کەناڵە ئازیزە. داواکارین خۆی گەورە ئەم مانگە بکاتە مانگی نەسڕەت و سەرکەوتن بۆ ئیمانداران و بیکاتە هۆی دڵخۆشی ئیمانداران بەگشتی. مانگی بەدر و فەتح و شەوانی قەدر لە ڕێمانە، مانگی سەرکەوتنەکان بە هەورازە بەرزەکەی شەوەکانی قەدرا و هاتنە خوارەوە بە غوفران و لێخۆشبوونی خوایی ئینشاء الله بەدەسەهێنین لە ئەخیر ڕۆژەکانی مانگی پیرۆزی ڕەمەزانە. خوای گەورەم جەژنە بکاتە جەژنی خۆشی و شادی بۆ تەواوی ئیمانداران و مسلمانان و بیکاتە هۆکاری سەرکەوتنمان بەسەر نەفسی ئەممارە بیسوءمانە و بیکاتە هۆکاری ئاشتی و محەبەت لە وڵاتەکەمان و تەواوی وڵاتانی ئیسلام و مسلمانان بەگشتی. کوردستانی ئازیزمان پارێزراو بێت و خۆی گەورە وڵاتانی ئیسلامیش هەمووی بپارێزێ لە شەڕی شەڕنگێزان و دوژمنانی خوا. داواکانی لە خوای گەورە کە ئینشاء الله شەوەکانی قەدرمان بە نەسیب بکات و بەرنامەکانی ئەمڕۆمان دەست پێکەین لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستە. ماوەسەریان سڵاوی خوا لێبێت. یاخوا سەرکەوتن دەست خۆش بە بۆ دوعا و قسە بە نرخەکانت یا شێکجان. بینەرانی ئازیز، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێت. لە چواردەیەمین ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان خۆشحاڵین بە ئێوەی خۆشەویست دەگەینەوە لە هەر جێکەن لە کوردستان یان لە دەروی وڵات بینەری بەرنامەی گوڵستان. ئەمڕۆژ بە کۆمەڵێک بڕگە و بابەتی ناوازە عیرفانی ئیمانی وتەی زانایان بە بەرەکەتی قورئان لەگەڵتانە بەردەوامە بین. بەو هیوایی تا کۆتایی بەرنامەی گوڵستان لەگەڵتانە بین. یا شێخ، قورئان خوێنێکی لاو دەنخۆش ئەمڕۆ لەگەڵمانە کاکە دانەر. هەمیشە تەمەن درێژ بی کاکە دانەر. دانەر بەخێر بێ. یەخوا بەخێر بێن. جا کاتەین بە بەڕێزت بەرنامەکەمان منەوەر بکەیت. خزمەتانم ئینشاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان، فمن شهد منكم الشهر فليصم، ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر يريد
ولتكبروا الله على ما هداكم ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون صدق الله العظيم. بارك الله ما وصلنا. جزاك الله. ان شاء الله. کاکە دانەر هەر بمێنی جایمە حەزمانە کرد زۆرتریش بەردەوام بێ یا شێخ سەڵتیەوە خۆش بوو بدايتي وتم بدايتك ان شاء الله. دەست و چاوە خۆش ان شاء الله. یا شێخ جنای مامۆستا بانکەین بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان تۆفیق خدمتين. زانای ئاینی لەگەڵمانە بێ مامۆستا گیان فەرموون. يا الله. يا الله. عفو قربان. السلام عليكم. السلام عليكم مامۆستا. ماشي ما مسجل. سايبان اخوان خير. خير قربان. ودمه خوش به. السلام عليكم باش قربان صحة باش اشكرك. يا اخوان خير ما مامۆستا عەبدوڕەحمان بخێر بێن. هيزن سلامت. یاخوا بەخێر بێن. باش نشكر زور. خير بين يا اخوان. سلامت. بەخێر بن مامۆستای بەڕێز. يا اخوان زور. با سەلامەتتان کە بابەتی ئەمڕۆمان باس لە لێبوردەیی یەکەین. بەس جنای مامۆستا بێ بمان بورن هەر حەزیشەکەین ئێمە هەمیشە میوانەکانمان بانکەینە ناو ستۆدیۆکە بەڵێ بۆی ئەویش تێکەڵ بێ ئاوێتە بێت لەگەڵ ئەو مناجات و سرودە ئاینی کە تیپی گروپی مەولانە پێشکەشمانەکەن بەس دواتر دەچینە ناوتەوە خەتەرێکی هەیە من کوڕە دەروێش مەدرسم گەرم بم چاکتر ئینشەڵا خەتەر نابێ زۆر خۆشە الحەمدولله الحەمدولله کاکە میران یاخوا بەخێر بێن ئەمڕۆژ بەخێر بێن یاخوا سەرچاو کاکە عەلی ڕەزا و کاکە ناسیح ماندوو نەبن هەمیشە شتی جوانمان پێشکەشەکەن ئەمڕۆژ بە دڵنیاییەوە با یەکەم مناجاتمان ببیستین. زۆر سپاس. بسم الله الرحمن الرحيم. لسایه رضا خوری بابی خاصانت خداوندا لسایه رضا خوری بابی خاصانت خداوندا لفرقي ناجيا طردم مفرمو توك الرحمن مني شقرا ركم يا رب يا رب لبابي قبح أعمالا قلي رشوم ننفاني لحد رشوم نمزاني لشاكا بيضش محروم بباري معصية كوتون لمالي غفلة خوتون لمالي غفلة خوتون بسر شوري وبشيمان بناغي كاخي أعمالي بحيلي نفسي سركش لجيدرشو شكا شقبو درو ديوار هيواني لبي أمري خداوندا لبي أمريت أون
إفرات وتفريط ملجيناك نيا دسما يبو آخر نيا دسما يبو آخر مگر عذري پشیمان اگر لافا وجودت ببسر کوی قبایح دا اگر لافا وجودت ببسر کوی قبایح دا سري درزي چه تأثيرك أكات موج طوفاني بجاه واسطي خلق وجودي عالمي ممكن بجاه واسطي خلق وجودي عالمي ممكن كهر أو سروري عاما قزيدي نصلي عدنان بجنگي معصية قورا درون ضل كفوتا إلهي برحمته نبي برحمته خدايا نبي علاجي درد و درماني چو خوشا لذتي عفوت لتنگاني بلي آخي چو خوشا لذتي عفوت لتنگاني بلي آخي بيادي تو للش درچه فبولي روحي إنساني قدائي بين واروكا أنت درمالي كريمانت يا ربنا قلي دورا لجودي تو بنومي دي قدراني فنائي رولك فيك فنائي رولك فيك غير آساني كريميتو برحمي واسعة رحمي لقل مرقي باساني سبا أمرو برو خزمتي سالاري دورانم سبا أمرو برو خزمتي سالاري دورانم بك عرزي قدم بوسي بياني دردي هجرانم حي الله الله يا الله حي الله الله يا الله حي الله الله يا الله يبلي عرزي أكردي أو شقر سوتاوي بشارة بلي عرزي أكردي أو جرق سوتاوي بشارة كوادر دم قرانا أي طبيب هوا ردر مانا حي الله
يا الله حي الله الله يا الله لبي رحمية قلبه منود الماني لطفي حار ظليهر أو خبر داره كمن چند الفريشانم حي الله الله يا الله حي الله الله يا الله حي الله الله يا الله فغانونا ظناظيم لكرسي وعرشي أعلى فغانونا ظناظيم لكرسي وعرشي أعلى تزلزل كوتسر لوحو قلم قريان قريان وحي الله الله يا الله حي الله الله يا الله حي الله الله يا الله وكتوتي شكر خارم وكو قمري أنا لينم وكتوتي شكر خارم وكو قمري أنا لينم لدوري فرقة يانا وكو بلبل غزل خانم حي الله الله يا الله حي الله الله يا الله حي الله الله يا الله بارك ئای الله دەنگتان ناڕزێ هەر بمێنن کاکە ماوە میهران ساحر پێشتر فەرمووی ڕووداوی خۆشتان بۆ گەڕمەوە هەر لەسەر ئەم وەڵا لە خزمەتین پێرواگەی جناب بەڵێ لە ئاهەنگێک بوو لە هەولێر ئێمە ماڵمان لەوێ بوو بەڵێ لە مزگەوتی شەید ئازاد کاک ئەیاد محەممەد و وڵی ئەوی تر زۆر دەنگی خۆش بوو لەم دیومە بوو کاکە سرودی زۆر شتی خۆشیان و ینی منیش بەڕاستی کەوتمە حاڵەتێکی تایبەتیەوە ئیتر وتارێکمدا یعنی وتارەکە لە ڕۆحم بوو یعنی ئەو صاحبی مەطلبەکە وتی مامۆستا ئەبێ ئاهەنگێک بگێڕم لەبەر خاتری تۆ هەچی مامۆسای هەولێر هەیە بانگی بکەم ینی ئەونا الحەملا کاریگەری هەبوو جا ئەم شتانە بەڕاستی لەگەڵ ڕۆحە تێکەڵە بێ بەتابەتی مامۆستا لەگەڵ مانگی ڕەمەزان و لەگەڵ بەڵێ يعني ئەم تەواشی حەجوانانە و لەگەڵ ئەم مناجاتە عجیبانە ئەمجا مامۆستا بۆ ئێواران بڵێ میانی بیرکەرەوە ئەو کەسە کە ئەو شعرانی نووسیوە زۆر لە ئامادەبوونێکی دڵ و دەروونەوە یعنی لە ئەو پەڕی مناجاتی لە حزوری حەق تەعالا لەوانەیە شەو نوێژی کرد بێ لەوانەیە قوربان ئەو مامۆسانەکە تێکەڵە بێ وەڵامی مامۆستا فەناییە بەڕەحمەت بەڵێ، بەڕەحمەت لێ خۆ مامۆستا سەر فەرموو فەرموو جنای مامۆستا وەکو ئاگادارن تەبەن مانگی ڕەمەزان مانگی لێبوردەیی بەڵێ هەرخوای گەورە ئەم مانگەی لە ناو دوانسە مانگەکەیە هەڵبژاردو بۆی لە بەندەکانی خۆی ببوورێ بەڵێ ئێمە لە ناو مرۆڤە چۆن ئەو ئاوێتە لێبوردەیە پراکتیکەکەین لە ژیانی ڕۆژانەمانە لە دەوروبەرمان ببوورین ئەگەر ناحەقیشیان بەرامبەرمان کردبێ بەڵێ قوربان وەڵی یعنی وەکو چۆنەڵی بابەتی لێبوردن لە قورئان و لە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەندە زۆرە ئەوە یعنی وا ئەزانی ئیسلام هەر باسی لێبوردەیی کردووە چونکە خوای گەورە چەند سیفەتێکی لە ئەسماء الله هەر العفوە الغەفورە ئەمانە سیفەتی خوای گەورەیە و فرميتي ببيغمر صلى الله عليه وسلم فاعف عنهم واستغفر لهم وشاورهم في الأمر يعني فرميتي ببيغمر صلى الله عليه وسلم ليان خوش با چاو پۆشی بکە دڵت فراوان بێ و فەرموویژێتی بە ئیمانداران فەلیعفو وەلیەصفەحو ئەلا
يحبون أن يغفر الله لهم ئەفەرمێ بە ئەوان لێخۆشبوون یان هەبێ عەفویان هەبێ کە بە تەمای لێخۆشببوونی خوای گەورە بن بە تایبەتی لە ڕەمەزانە بەڕاستی دڵەکان نەرمە بێتەوە ئینسان زیاتر بەڕاستی ئامۆژگاریەکان کاریگەری هەیە لەسەری ئێمە زانای قسەیەکی جوانەکە بۆ دوعای بەربانگ ئەفەرمێ ئەو مسلمانە کە میوانی خوای گەورەیە بەیانی تا ئێوارە نازی هەیە لای خوای گەورە نەک هەر لە کاتی بەربانگە ئەگەر لە فەرزەکانی تریژە دوعا بکە ئینشاءالله دوعاکەی ڕەت نابێتەوە بەڵام مانگی ڕەمەزانیش جا ڕووداوێک هەیە ئەڵێ کوڕێک هەبوو ماڵی خورا ماڵێکی خورا و کابراش زەقزەق بەو ناوە ئەیبینی و ئەسوڕایە و سەیری ئەمیە کرد و ئەمانە ئەوجا ئەم ئاەت و فەرمودانە زۆر کاری کردبووە سەر ئەم کوڕا کەوا ماڵی خورا بوو ئەڵێ شەوێکیاوەتی شەرت بێ من بچم داوای من بچم بڵێم کاکەوا لێت خۆش بووم بەستۆ یعنی بەرامبەرەکە ینی ماڵ خوراوەکە چوو داوای لێبوردنی کرد ئەڵێ کاتێک کە ڕۆیش کابرا دەسی کرد بە گریان و زۆر داوای لێبوردنی کرد و زۆری نەبر حەقەکەیشی بۆ گێڕایەوە جا سبحان الله ئەمە لە چەند ئاەتێکی قورئانە بەرجەستە بووە کە ئەفەرمێ ئیدفع باللەتی هی ئەحسن تۆ یعنی هەوڵ بدە وەڵام بدەرەوە بەوەی باشترینە مەسەلا خەڵک تۆی عاجز کردووە تۆ بچۆ داوای لێبوردن کە با فێر بێ ادفع بالتي هي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم وما يلقاها إلا الذين صبروا وما يلقاها إلا ذو حظ عظيم أما بالراسي بشيكي زور قوري إسجاري وهايتو خلقي كبين ما زور صلح وأمانات إن زاري وهاي خلقي زور بين بالرابكة آليرو روشتين بو إيران بو مثلا بو روجهالات بابا زمان بلين يعني بو لي بردنيك يعني كابرا لێ خۆشببوونی دەرنەکردووە یادی یان چین بۆ شارێکی تر ینی تۆ ئەپارڕیتەوە لێت یعنی لێبوردن ناکە ئیسە وەرە ئەم کەسە بزان لای خی گەورە چەنە ڕێزی هەیە ینی ئەو بەرامبەرەکە خراپەی کردووە بەرامبەری ئەو ئەڵە کاکە بەخوا هیچم نییە لە دڵا بەرامبەری تۆ هابیل سەلامی خوای لەسەر بێ ڕەحمەتی خوای لێبێ کەوتی ئەگەر تۆ لە ئینبەسەطتە ئیلەیە یەدەکە لتەقتولنی ما ئەنە بباسطی یەدیە لێ ئەقتولك ئینی ئەخاف الله رب العالمین تۆ ئەگەر دەزرێژیشکەی من بەخوا بگەیتە کوشتنیش من هەر وا ناکەم و گوناه ناکەم و لەخوا ئەترسم جا بەڕاستی ئەم لێبوردنە ئەم بەتایبەتی لە ڕەمەزانە یعنی ئینسان خەلەلەکان نەهێڵێتەوە یعنی تۆ بەڕاستی تۆ هەموو شتەکانی کردووە نوێژە ڕۆژوە زەکاتە سنەتە حەج ئەوەی کەوا لە ڕەمەزانە ئەکرێت لە عیبادەت و شەو نوێژ و تەراویحەکە شەو نوێژە یعنی تۆ 11 ڕکات یا 20 ڕکعەتەکەی یا زیاتر ئەەکەی ئەوە شەو نوێژ یانی تۆ هەموو خێرەکانەکەی دا عەفواتێکیش دەرکە دا ئەو شتە جا ئەو نەفەرە ئەڵێ کە ئەو لێ خۆشبوونەم کرد سوێن بەخوا خۆشترین ژیانم بۆ ئەو شەوەکە سرم نایەوە ئەوە مهمە لێ خۆشبوون ئینسان بەڕاستی بۆ لە ڕەمەزانە دەریکا بۆ خزم و کەسوکار برا بۆ براژنەکەی بۆ خێزانەکەی مەسەلا بۆ خوشکەکەی بۆ ئێمە زۆر جار شتەکان و ورد ناکەینەوە مامۆستایانی جاری وا هەیە و ئەزانین کە خوا فەرمێن لێ خۆشبوونکەن ئیتر نازانین کاکە ئەم لێ خۆشبوون تۆ بهینە لە ماڵەکەی خۆتا جێبەجێکە وەرە لە ناو خزمەکان تا وەرە کاکە ماڵی خواردووی قسەی کردووە بەرامبرت ئیسە مەسەلا ئافرەت هەیە 20 ساڵ پێشی سەقسێکی بەرامبەر فلان ئەو قسەیەی کرد هەر ئیسێژێڵێتەوە دەکاکە دا ئەفواتێک دەرکەوت ئیتر ئەم شتە دووبارە مەکەرەوە یعنی ئینسان براکانی یوسف ڕەحمەتی خوایان لێ بە چونکە خوای گەورە فەرمووی تیلکە ئومەتون قەد خەلەت وانە ئێمە نابێ واخوا نەخواستە بێ ئەدەبیکەین ئەوە ئەدەبی قورئانە جا لەو بابەتا دوو جارم ئاەتە هاتووە سبحان الله دوو جار فەرمووی تیلکە ئومەتون ئێوە باسییان مەکەن ئەوە خوای گەورە ئەم حەکایەتەی یوسف و براکانی هێناوە بۆ عیبرەت و بۆ دەرسە لە برا نزیکتر نییە لە ئینسانەوە لەگەڵ ئەوەیشا تەماشاکەی ئەو خراپەکەن بەرامبەری لەگەڵ ئەوەیشا باوکیان لیان خۆشە بێەوە یوسفیش حەزرەتی یوسفیش سەلامی خوای لەسەر بێ لیان خۆشە بێ ئەمە کە ئینسان جا ئاڵێن لەو کاتا کە براکان هاشاوڵی یوسفیانەدا یوسف زەردەخەنەیەکی کرد وتیانەوە بۆ تۆ ئەمە چییە وتی وەڵی سە خەڵگو ئازانێ ئێمە لە خۆشیەوە ئەەکەین و ئەمە برای یەکن و برا پشگیری براکە نازان بە هەمویان خەریکرد منە خەنە چاڵێکەوە جا ئەمە بەڕاستی
ئینسان ئەوەی نزیکە قسەی ناخۆش و بەرامبەرەکە وانە ئەوەی نزیکە لەوانەی بڵم زوڵم لێ ئەکا ڕۆژێ لە ڕۆژان معامەرەی لێ کردووی مەسەلا ئافرەتەکە و تویانە تەلاقیدا مەسەلا وانە براکە ماڵی براکەی خواردووە من پیاوێک شێخ نەجمەنی پیاوێکی جوان بوو لەسەر قەڵای هەولێر و تیمانسە براکانم خانوویەکم هەیە لە بینی ماڵی دوو برامە یەکێکیان ئایب نەبێت سەر ئاویتیا دروستەکە یەکێکیان شەخەڵی تێ ئەەکەن و گوێن وتم ئەو برانەت لەگەڵ خەڵکی تراوانەوتی نەوەڵا وتم ئەوە نازی برایەتیە لەبەرەوە تۆ پێی ناڕەحەت مەبە وتم ئەگەر براکانە دڵت ئاجزەکەن ئەی براژن و منداڵەکان وتی وڵی چ عیبیان نییە وتم دا ئەزانی چی بکە جەژنان یا مناسبە یا هەفتەی جارێ دوو هەفتە جارێ مانگی جارێ بڕۆ سڵاوێکە لە براژنەکانت مەسەلا پارەیە بدە بە مناڵەکانیان سەری مناڵەکان ماچکە و یعنی تۆ باشتەکان بچووکەینەوە وانە قوربان ئێمە هەڵەکان با هەمووی داگرندە نەکەین هەموو لەو ماڵە نا لەوانەیە هەبێ گوناهی نەبێ لەوانەیە هەبێ ئێمە گەر بچووکی کەین و حەلە بێ جا سبحان الله سیرکە وت دوای فترەیە هاتۆ من لە بیرم چوو وتی وەڵی مامۆسا ئەوەی کە تۆ وتت من کردم وەڵی براکانیشم هاتن و داوای لێبردنیان کرد و ئێستا زۆر یعنی بینمان زۆر خۆش و زۆر ئاساییە جا بەڕاستی لێبردن لە لێبردن خۆشتر نییە لە لێبردن جوانتر نییە ئینسان من دوێنێ باسیەکەم کردوتم کاکە وەڵی زۆربەی نەخۆشینەکان لە گوناهە دڵیەکانەوەیە لە گوناهە دەرونیەکانەوەیە یعنی ئیسە تۆ ڕق و چینە و حەسادەت و ئەمانە وا ئەکا کە ئینسانە خەوی لێ ناکەوێت وا ئەکا کە ئینسان نامرتاحە بڕۆ دکتۆری نەفسیەکانیش بێنە هەروە ئەڵێن یعنی هەموو ئیشێکی هەموو گوناهێکی دەرەکی فەرمان بەرێکی فەرمانکەرێکی ناخ و ناوەکی هەیە لەبەر ئەوە بەڕاستی ئەگەر لێبوردنمان هەبێت بەڕاستی دەروونمان مرتاحە بێ لەوانێ لە زۆر نەخۆشین پڕ بەدەم و پیەکەنی یعنی پیەکەنینی شەرعی ناڵێم قاقا لێ دەوانە دڵ و خۆشە ئەتوانی دڵی خەڵکیش خۆشکەی بەڵام ئەو ئینسانێک کە حەسادەت و بغزوکینە دایمەڵی خۆڵ و دۆ کراوە بەسەری ئەنەوانیە ینی دڵیان خۆش نییە لەوانەیە تووشی مەراقە بێت تووشی نەخۆشیە بێت تووشی جەڵدە ئەبێ ئەیوانە ئەمانە هەمووی سەلار ماسەیان ینی لێبوردەیی ئەبێ زمینەی بۆ بسازێنی ینی سە مشکلەکە ئەوەیە کێشەکە بە تایبەتی چووکە ڕاگەاندن لە پەنای گوێمانایە ئەو تا لە مۆبایلەکە ڕەنگە بین بین لێرەش و سێریکی بکەین و ئەم شەڕ و ئاژاوەی کە بڕاستی ئەم وڵاتانەی گرتوتەوە وڵاتانی مسلمانی گرتوتەوە یان بە درێژایی دەیان ساڵ ئێمە لە ناو جنگ و کوشتار و ئیتر یعنی ڕقە بەرایەتیە ژیاوین بەڕاستی ئەم ئومەتەی ئیسلام ئێمەی کورد بەڕاستی مامۆستا هەر هێشتا ڕۆحێکی زۆر بە قووەتی لێبوردەیمان ماوە تۆ ئەم هەموو زەختە نەفسێ لەسەر بێ سم بڕۆ من گوێم لە راپۆرتێک بوو باسیەوەی کرد کە زۆر گوێگرتن لەم هەواڵانەی جەنگ چیەکە لە ئینسان ئەڵێ بەردەوام تۆ ئەدرینالین ئەڕێژێت ئەم ئەدرینالین بەردەوام تۆهانەیە ڕق دروستەکات دڵت ڕقەکات بێتاقەتەکە یعنی ئەمانە ئەم زمینێنین ماوەسەکە لێبوردەیی دروستکە لە کاتێکیشا کە هێشتا ئەم میلەتی ئێمە زۆر زۆر لێبوردەیە ئاخرەوە میلەتی ئێمە ماوەسە بکوژەکانی ئەنفال و کیمیابارانیان عفو کرد ئەو لە وڵاتەکە ئێمە ئێستا پەخشەکەن و ئەگەڕێن و خانویان هەیە و ماڵیان هەیە و هەر ئەوانە بوون هاتن ئێمەیان ئەنفال کرد و کیمیابارانیان کردین ئەمە ئەو پەڕی لێبوردەیە لەم گەلی ئێمە هەیە بەس ئەم زمینە چۆن بپارێزین کە ئێمە زمینەی لێبوردەیی سەقامگیر بکەین بیپارێزین و کەمێکیش بەڕاستی ماوەسا من قسەیەکی هەرچەند درێژەما بە باسەکەم کاتی خۆی جەناوی باوکم لەگەڵ بردوی حازریاخوا لە هەموو لای خۆش بێ ئەی فەرموو ساڵەکانی چلەکان ساڵانێکی زۆر خۆش بوو هەرچە من ناڵ بووم زۆر زۆر خۆش بوو پەنجاکان هەر زۆر خۆش بوو لە کاتێکا لە چلەکان حربی عالەمی دوو هەم هەبوو چونکە ڕاگەاندن نەبوو کەس نەیزانیوە شەڕ هەیە ینی هەموو باسێکی هەموو قمبەلەیە هەموو تۆپی هەموو شتێ نەچۆتە هەموو ماڵێت تا خەفەت دروست بکات بەس ئێستا ماوەسا ینی سەیرەکەی هەر نوکە شتێک ببێت سەیرەکەیت تۆ خەفەتە خۆی تۆ بێتاقەتەبی تۆ شەڕێکی گەورەیە تووشت بووە چۆن ئەم زمینە بپارێزین زمینەی لێبوردەیی بەڵێ وەڵی طبعاً ئینسان سەرەتا ئەوەی کەوا برا گەورەیە یا مەسەلا دایکە یا گەورەکانە بەڕاستی ڕۆحی لێبوردنیان هەبێ ئەمە یعنی لە گیانیان هەبێ لە ناخیانە هەبێ ئەو جا دوای ئەوە بەڕاستی
وەکو تۆ فەرمووت ئەو ئەم وەسائلی ڕاگەیاندنە منوە ئەزان میلەتی کورد دەرەجەیەکە چونکە میلەتی کورد دایمە هەستی بە زوڵمێ کردووە و تێ بە تایبەتی کە ئیستیعمار هاتووە و ئەم وڵاتانەی ئێمەی دابەش کردووە یعنی هەمیشە کاتێکە ئەڵێن بە قاسملوو بە ڕەحمەت بێڵێن بۆ سیاست تۆ طبیبی بۆ سیاست ئەڵێ آخر من کوردم لە گوێ ئاگری هەموو کوردێکە باسی سیاست هەیە لەبەرەوە بەڕاستی زەمینەی لێبوردن زۆر مهمە ئێمە لە ماڵەکانە بەڕاستی وەکو چۆن ئەڵێ بەدڵێکی فراوانەوە بەدڵێکی خۆشەوە و هەروەها هەوڵ بدەین ئینشاءالله ئەوەی کەوە ئەبێتە هۆی ئەو کێشمە کێشم و مەشاکیلانە بەڕاستی لە ناو خۆمانە لای ببین تاوەکو ئەو زەمینە خۆش و پڕ لە بەهایە من زۆر جار لە کاتی ناو خزم و کەسوکارە کە سڵحێ مەسەلا قسەیە خێرکەڵی کاکە ئەڵێم کاکەس یعنی سەردەمی ئەو پەڕی پێشکەوتنە ئەو پەڕیوانی خۆشی ژیانە بەڕاستی ینی ئێمە بۆچی ینی وای لێ هاتووە خزمایەتی کە خوای گەورە ئەفەرمێ شانازی پێوە بکەن وانە ئەبێ بێ بە سەعادەت بۆ ئێمە بۆ بەڕاستی بۆ بە غەیبەت و ئەم غەیبەتی ئەوەکە ئەو باسی ئەوەکە مجموعەیە خزم لەگەڵ مجموعەیەکی ترا دەنگدا ئەبڕێ مەسەلە ئەمانە بەڕاستی ئەمە چ خزمەتێک کاکە تۆ زروفێکی خۆشە تۆ ئەتوانی سەیرانگای خۆش هەیە شوێنی خۆش هەیە ینی دڵ و دەروونت بڕۆ ئیسراحەت پێ بدا مەسەلا بە زیکری خوای گەورە بە گەڕان وانە خوای گەورە باسی سیاحەتی کردو بەڵام نەک مەسەلا بچیتە ئەو شوێنانی کەوا گوناهی تیا ئەکرێ ینی تۆ وەرە زەمینە سازکە من زۆر جارەڵێم ماڵ هەیە عتریتیان نیە کاکە بۆنی خۆشی تیانێ ماڵ هەیە گوڵێکی تیان نییە یعنی هەمیشە ئەم ماڵە تووڕەن عسەبین شەڕانین یعنی ئەمە وەکو چۆنڵ جێکەوتای لێ ئەبێتەوە خراپی لێ بێتەوە ینی ئەبێ ئێمە وەکو تۆ فەرمی زەمینەکە دروستکەین بە شتە خۆشەکان سوود وەرگرتن لەم تەکنەلۆجیا و لەم پێشکەوتن و لەم خۆشیە یعنی ئێمە ئەگەر تۆ چی بۆ ماڵی خزمێ تووشی غەیبەت و کێشەوی وەڵی من ئەڵێ من ڕۆبچۆ لە پارکێکە کێک و ساردیە بخۆ بگەڕ بڕە ماڵی خۆت ینی تۆ گەربی بە مشکیلە وانە هەر نەچی باشە لەبەرەوە بە ئێمە ئێستا زۆر جار من ئەم قسەی ژەکەم کابرا ئەوە لە چاوە ترسێونە لە خوا ناترسێ نەعوذ بالله ئەڵێم کاکە گیان یعنی بۆ ئیسلام خوای گەورە ئەم دینەی بۆیان نارد ها الذين ويخشونه ولا يخشون أحدا إلا الله لغير إخوانا ده يستوى إلياته مسلمان لحموش تيكا ترسي وكو قربيون بلا مزل أخوانا ترسي يعني بالراسي وإليهاتها لبروا بائما مسلمانك حقيقي بين خوما تسليمي خواي قورا بكين أو جا خواي قورا فرمانكاني أو يجيب جيكين يجيب لفرمانكاني ليبردنا يتر بالراسي أمل لمعلكان من ئابم کەش و هەوا پڕ لە خۆشەویستی و مەسەلا باوک زۆر ڕەحم و سۆزی هەبێ بۆ ئەولادەکانی بۆ کچ و کوڕەکانی دایک هەروەها نەک یعنی جاری وایە شەڕی کچ و دایک ئەگاتە خۆسووتان و خۆکوشتن ئەگاتە ڕاکردن یعنی کچ هەیە ڕائەکا لە ماڵی باوکی کوڕ هەیە ڕائەکا یعنی بەڕاستی ئێمە بۆ شتەکان وابزانین وانە هەر لە دوور و کە بۆ وڵی لەناو خێزانەکانمانە مشکیلە کێشەکە ئەوەیە یعنی ئەبێ چۆن مناڵ حەقی دایک و باوک بزانێ ئەبێ دایک و باوکیش باوکایەتی و دایکایەتی مافەکان ینی ژمارەیەک لە ڕەنگە باوک و دایکی شەبێ کە باوکایەتی و دایکایەتی نازانیان کردووە بەڵێ نیان کرد لە بەرەوە ینی زەحمەتە ئەم لێبوردەیە دروست ببێت ئیلا ئەبێ هەمووی وەکو یەک بێت بەڵێ یان پەروەردەیەکی باش ئێستا هەندێک شار هەیە الحەمدلله وەکو هەڵەبجەی شەهید مەسەلا سەید ساڵ هەندێک شار کە یعنی داوە و دینداری زۆر ئەگەر خوا نەخواستە لە ناو خێزانەکەیژە هەندێک ئامۆژگاری نەکرێ کە ئەو کچە ئەو کوڕەچووە دەرەوە یعنی بیئەکە وا دروست بۆ سپاس بۆخوا الحەمدلله بەرەو خێرەکە ئەچێ یعنی بەڕاستی ئەبێ ئەگەر ئەم مەسەلا مناڵە خوا نەخواستە ئەم دایک و باوکە بە شەڕ و ناڕەحەتی و هینا ڕۆیشتنە جاری وایە دوو ژن و پیاوە هەر سوڵح ناکەن هەر قسەی ناخۆش و ئەمانە لە بینیانایە و مناڵی ژەستی پێەکە جاری وا هەیە جاری وایە ئایلەکە بێ بە دوو بەشۆ نیوەی ئەچێتە لای باوکی نوێ بە ئایدی دایکی ینی بڕوا بکە بەرە دروستە بێ دووبەرە دروست ینی زۆریش هەیە نەگەمە ئێڵم لەبەرەوە ینی چەند خۆشە ئەم دایک و باوکە بەڕاستی بەوە دروسە بێ کە خۆمان
تواو تسليمي برنامج خواي جورا بكين أو جاء إن أول ما دخل النقص على بني إسرائيل في غمر صلى الله عليه وسلم فرمودي زور فرمود أوي كوا يكم نقصاني كدر يك لوانا كدروس به كخواي جورا أفرمي فخلف من بعدهم خلف يعني أضاعوا الصلاة واتبعوا الشهوات أما تيكل ينكر يان لا شويني جترا أفرمي شويني دنيا كوتن شويني دنيا كوتن لم دنيا كميان هالبجارد لەبەر ئەوە ئەگەر ئێمە بمانەوێت سەعادەت و خۆشبەختی تەواوەتی بەڕاستی لە ئیمانێکی ساخ و سەلامەتایە کە ئینشاءڵڵا ئومێد دەکەین سپاس بۆ خوای گەورە هەرێمی کوردستان زۆر گەشببینین الحەمدولیلا کە وەلیلله الحەمد هەموو مزگەوتەکان پڕن سپاس بۆ خوای گەورە خەڵک زۆر حەزی لە دینداریە بە ڕۆژووە بە تایبەتی یعنی سیمای ئیمان و دین لە بازار و لە کوچە و کۆڵانەکانە هەیە لە مزگەوتەکانە هەیە سپاس بۆ خوای گەورە ئومێد دەکەین ئینشاءڵڵا ئەمە چۆنەڵێ عادەتی پێوە نەگرین چونکە میلەتیش هەیە عادەتەگرێ بە شتەوە بە وەکو چۆنەڵێ زۆر بە شەوقەوە بچین بەرە و پیری فەرمانەکانی خوای گەورە دەست خۆش ماوسە طبعا یا شێخ بە حکمی ئەوەی کە تێکەڵبوون بە عەولەمە و سوشال میدیا کە عەولەمەکە هەر بچووک کردەوە هەر کردوێتی هەموو دنیای کردوتە گوندێکەوە ینی وای کردووە ئەم لێک کەوتە خراپانە دوجار ڕاستەوخۆ بچێتە ناو پەروەردەی ماڵەکانیشەوە گەنجێکە لە ڕێگەی ئایپادەکەیەوە خانەوادەیەکە لە ڕێگەی ئەنتەرنێتەوە لە ڕێگەی یاری ئەلکترۆنیەکانەوە کارێک دروستە بێت و بە بەرنامەژەم کارە کراوە ڕق لە بری لێبوردەی جێگە بگرێ و دوجاریش قسێکی زۆر جوانت کرد کە بێ کێشەکان بچووک بکرێنەوە ینی خانەوادەکانە بێ کێشەکانیان هەڵ بدەن نەیهێڵن بە بچووکردنەوەی کێشەکان ینی من لە ناو دنیای هەواڵ و سیاسەتی شام ساڵانە ئاماری جیابوونەوەکان مامۆستا هەمیشە لاڵکشانن ساڵ نییە 2000 نەچێتە سەر ساڵ نییە ینی من حەدیثێکی پێغەمبەری خوام بیرکەوتەوە ساڵسەلەم ڕۆژێکیان پێغەمبەری خوا لەگەڵ حەزەتی عایشەیە بوو ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دیار بوو حەزەتی عایشە دەنگی بەسەر پێغەمبەری خوایە بەرز کردەوە لەو کاتە ئەو بەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ویسی بێت سەرێک لە پێغەمبەری خوا بدات گوێی لەم دەنگە بوو کە حەزەتی عایشە دەنگی بەسەر پێغەمبەری خوایە بەرزەکاتەوە داوای ئیزنی کرد بێتە ژوورەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئیزنیدا فەرموو وەرە ژوورەوە کە بینیتی دەنگی بەسەر پێغەمبەری خوایە بەرز کردوەوە ویستی بڕوە بۆ حەزەتی عایشە لێی بدە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چوە نێوانیم تین ڕازیم لێ نییە لەوەی دەردەدڵەکەی ویست پێ بەم شێوازە بکاوانە ینی ئەو پەروەردە پێغەمبەریە صلی الله علیه و سلم زۆر گرنگە ئێمە گەرەوە خەزورەکان بێنە ناو خانەوادەکە و کچەکەی ئاواتەنگ بەسەڵە ئەوە کچەکەتە وانە ئەوە پەروەردەی کچەکەتە لەوەی ببێ بە شەڕ و ساڵانە بیسینەڵێ خەزور زاوای کوشت ئەوێ بە دەنگە دەنگ و بێنەوە بەردە جاممە بەسەکەم ئەوەیە جنای مامۆستا چۆن ئێمە ئەها وتی کابرای عرابی چوو توی کوورە ئەمە پێغەمبەرستانە مەدینە هەموو ئەهلی مەدینە هەڵسوکەوتەکانی پێغەمبەریان هەڵگرتەوە جا من پرسیارەکەم ئەوەیە ئێمە چۆن پێغەمبەرستانێک لە ئەخلاقا دروستکەین جوان لە ڕێگەی ئەم کوڵستانەوە بەڵێ والله طبعا ئینسان وەکو چۆن ئەڵێ ئەو تەسلیم بوونە بە بەرنامەی خوای گەورە و شارەزابوون لە سیرە و ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم و هاوڵان ئەمانە بەڕاستی کاریگەری خۆی هەیە کە ئینسان یعنی جەوێکی وەها دروستکە کە ئەم لێبوردن و ئەم ڕەحم و سۆز و بەزەیە تایە بڵاو بێتەوە و ئینشاءالله ئەوەی کە خوای گەورە پێی خۆشە ئێمە جێبەجێ بکەین لەوەی کەوا ئینسان بەڕاستی دەرونی خۆی مرتاح بکات و ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم تەماشاکەی زۆر لێبوردنی تایە و زۆر بەڕاستی ئەو ئوسلوبانە کە بەرامبەر پێغەمبەران کراوە سەلامی خۆیان لەسەر بێ لەگەڵ ئەوەیشا تەماشاکەی ئەوان هەر لێبوردە بوون و ئەو دەرسەیان بەڕاستی بە خەڵک و تۆتەوە جا ئینسان کە سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمە سنەتە گەورەکەیەتی یعنی ئێمە
بەڕاستی ئەو لێبوردنە کارێکی گەورەیە کە ئینشاءالله هەوڵ بدەین. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ كأنه فرمي يحكي نبيا من الأنبياء كأني أنظر إلى نبي من الأنبياء ضربه قومه وهو يمسح الدم عن وجهه ويقول اللهم اغفر لقومي فإنهم لا يعلمون. أو ناب فراواني فرمي وكو أوايا في غمريكم شاو ليويا كقومك لي أدن خوێناوی ئەکەن ئەو شوێنەکە لا باڵێ خوای گەورە لیان خۆش بە ئەمە نازان. جاری وا هەیە کەسێک کە لە ئێمە تووڕەیە مەسەلا گەنجێکە وانە لەوانەیە و تەجروبەی نییە چەند خۆشە ئێمە بەڕاستی بە ئوسلوبێکی جوان بە تەجروبەکەی خۆمان یعنی بین قەیچێکە با ئەو هەڵچوونێکی بێ با ئەو قسەیەکی هەبێ با ئەو وانە خێزانەکانمان مەسەلا کە بەڕاستی بین بە ئەگەر ئێمە ببین بە نمونەیەکی جوان لێبوردنمان هەبێ لە ماڵی خۆمانە ئەتوانین قسەی خێریشکەین بۆ خەڵک جوان. ئەو جا ئێمە هەموو ماڵێک هەموو کەسێک کچێکی تەسلیم کراوە ئەوەی کەوا خێزاندارە ئەم ئافرەتە ئەگەر مرتاح بێ لای ئەم مسلمانە لای ئەم هاوسەرەی ماڵی باوکیژی لێوە مرتاحن یعنی شانازیژی پێوەکەن دەستخۆشیژی لێ ئەەکەن و دوعای خێری بۆ ئەکەن يعني إما أجر ليبردن وسيتي بيغمبري صلى خيركم لأهلي يعني فرمودا صح إنك شيء حكمتك يعني شون الله لأقربائه لقريبه نزيك تو إما جاري وهاي دور كوجين لدور وبياوتي أكين لنا وخلقا وانيا شاكا أكين زمانكي بارا ملام لمالا وبرب زانا شو وزعيك يعني أما خطري نزيك كوجين يعني والله يعني نزيك زۆر جار ئەوە نین کە خوای گەورە ئەیەوێ لێمان کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەیەوێ ینی حیفە بە تایبەتی خێزانی مسلمان جاری وایە تەماشاکەی بیرکردنەوەیکی زۆر سەیر و سەقەت و مەسەلا ئیترشت زۆرە کە ئەبێتە هۆی کێشەی خێزانی بەداخەوە کە ئێمە ئەبێ جەوێکی وا دروستکەین وەکو ماڵی پێغەمبەر صلی الله علیه و سلم یعنی کان خلوقه القورآن خۆ چوون لە خێزانەکانیانە پرسی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆنە بۆ ئێوە والله كان في مهنة أهلي لە ماڵۆ خەریکی ئیش و کاری ماڵۆیە جلەکانی پینەکە پیاڵاو پینەکە مەسەلا وشترەکە ئەدۆشێ نقصانیەکی ماڵ بێ ئەیکا ئەمانە پێغەمبەری خوا صلی الله میهرەبان کەنانیان خواردووە خێزانەکان کۆبوونەتەوە بە یەک کۆنانیان خواردووە ئەو کارە پیاوی کوردبی کە شتێک ناوێکی پیادا بڕن ئەڵێن هۆمەرە ملیپانە ماوەسا عەبدوڕەحمان بە لەسەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە هەموو ئیشێکی کردووە لە ماڵەوە بێجگەلەوە کە ئەو پێغەمبەرایەتی لەسەرشان بووە ئەو ئیشانەی ماڵی ئەو ساش هەمووی شتی زۆر ئاسایی بووە شتی ماڵەوە خراوەنە نەبووە تۆ شتێکی بەسیط بووە ئێستا بەم جەنجاڵیە يعني معقول نی پیاو مسئولیتی مال هەڵ نەگرێ يعني ماوەسە تەسەوری ئەو کە يعني پیاو هەیە چاوی لەوەیە کە ژنەکەی بیژێنێ ژنەکەی معاشی وەرگێ ژنەکەی يعني ئەمە چۆن تەسامح دروستە بێ لە بینی ژن و پیاوە بۆ جۆرە يعني بۆ ژنیش بەعینەشتە يعني هەموو ئەرکەکەت دەی بەسەر پیاوەکەتا زۆر ڕاستە وەڵاهی ئەمڕۆ مەسئولیەتی پیاو زۆرە ئیسە جەنجاڵی بازار مەسەلا هیوا هەیە لە بازار چۆن تەلەفونەکە بەگوێوێت و مامەڵۆکات لە ماڵش و هەروە خەریکە ینی وای لێ هاتووە کە ئیسراحەتی لە ماڵێش بڕیوە یان تەماشاکەی ئەوە نە بەخۆیەوە مەشغوڵە وانە ئەم پیاوە ئەم ئافرەتە من زۆر جارەواڵم بە تایبەتی بۆ سعی قوتابی تەماشاکەی ئافرەتە هیوایەتی مەسەلا تەجمیلاتی دەموچاویەتی خۆی مەسەلا یان خۆشکردنی ماڵەکەی وانە کەمالیاتی ماڵ ینی تۆ سەرکەن ضروریاتەکە وانین یان ئەم پیاوە سەفەر و سیاحەکە لەگەڵ جەماعەتە برادری خۆیە مەسەلا یان ژیانەکە بۆ خۆی یان مەسەلا ئیشەکەی جا سەید محەممەد نوح ئەسبابی فتوری زۆر باس کردووە ئەفەرمەیەکێک لەوانە لەم هۆکاری خاوبوونەوە لە ئوموری دەعوە و بانگەواز و دینداری و غەیری دینداریشە بەڕاستی ئەوەیە تۆ هەمووی کات بدەی بە شتێ حتا دەعوەی خوا چەنە مبار مەلایەتەکەی ئێمە کە بەڵام بەڕاستی ئەبێ بەشێکیش بێڵینەوە بۆ ماڵ و منداڵ چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیسا قسەکەی جەناب و حەزەکەم هینێک خەینە سەر ئیسا لە ماڵە بۆ نمونە
گڵۆپێکە سووتی ئافرەت نامرتاحەبی وانە ئامێرێکی کارەبایی نوقسانە پارەیش هەیە بیکڕەکاکە مەسەلا شتێک پێداویستی ماڵ ئەمڕۆ زۆرە ینی تۆ دڵی ئەو خۆشکە وەڵاهی ئەویش بەڕاستی ینی ئافرەت زۆر پێ خۆشەکەەوە پیاوەکەی دڵخۆشی بکات کێشە و مەشاکیلەکان کەمەشکل ینی ئەمانە سەرکێشێ بۆ بابەتەکە ئێمە کە لێبوردنە جنای مامۆسا حەزمانە کرد زۆرتر گفتوگۆی زیاتر بە وتە شیرنەکان درێژە پێ بدەین بەس ئیتر کاتی بەرنامەکەشمان هەرەوەنەیە گەڕین و لای کاکە دانەر بەرنامەکان منەوەرتر بکە بەزەم جارە 5 خولەکێک بەردەوام بە باشە جاری یەکەم ئەوە شۆقێکی حەز بە سەوتەکەین بۆیە واڵێ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم أولم يعلموا أن الله يبسط الرزق لمن يشاء ويقدر إن في ذلك لآيات لقوم يؤمنون قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا إن الله يغفر الذنوب جميعا إنه هو الغفور الرحيم وأنيبوا إلى ربكم وأسلموا له من قبل أن يأتيكم العذاب وأنيبوا إلى ربكم وأسلموا له من قبل أن يأتيكم العذاب ثم لا تنصرون واتبعوا أحسن ما أنزل إليكم من ربكم واتبعوا أحسن ما أنزل إليكم من ربكم من قبل أن يأتيكم العذاب بغتة وأنتم لا تشعرون أن تقول نفس يا
حسرة على ما فرطت في جنب الله أن تقول نفسي يا حسرة على ما فرطت في جنب الله وإن كنت لمن الساخرين صدق الله العظيم يا ربي خوي گەورە توفیق جزاك الله کاکە دانەرگیان هەر بمێنن دەنگتان نەڕسێ خۆزا باتەوە سلای مامۆستا کاکە دانەر زۆ سپاس ماندوومان کردن لەم تەوەری بەرنامەکەمانە خوازاتان باتەوە ڕۆژ و تاعەتان قوڵ بێ ماندوو نەبن یا ڕەبی سلای مامۆستا سلامەتەن کا هەر بمێنن سلامەت من خۆشحاڵ خێر بن فەرمون مامۆستا گیان بێن بەخێر و کاکە دانەر هەر بمێنن قوربانم ئەزێت ناکێشە بورە مامۆستا گیان عەفوەن خێر بن ناخوە سەر چاوەکەم فەرمون خێر بن ناخ سەر چاو کاکە دانەر وعافیسان بێ ماوەسە سالار یا شێخ بینەوە لای مەولانا ئەچینەوە لایەن بابزانین یا شک دوایە چیتە هەرەوەڵا بە دوای بچمە جارە سەیرم بکەم زین خێر ماشەڵڵا ئارەوەڵا جا ئەمڕۆ بزانین مناجاتی دووەم چی حازرە بۆمە ماشەڵڵا السلامەی هاتە دەنگ بۆت بەردوودار الله لەسەر فەخری کائینات صلی الله عليه صلى الله عليه وسلم السلام هات دنك السلام هات دنك بوت بردودار السلام نور عرشي كردقار السلام زينتي ملكي خدا السلام زينتي ملكي خدا السلام سرور أي بيشوا السلام خاوني علم ويقين السلام خاوني علم اليقين السلام كيف علم حلم دين خاوني الله يا محشر السلام خاوني الله يا محشر السلام حوزي كوثر تايبتي السلام السلام پیغمبری رحمت اتوی
السلام شافعي أمة السلام تو بشير تو نذير السلام تو بشير تو نذير السلام ظاهر أي تو ظهير السلام صاحبي خلقي عظيم يا رسول الله السلام صاحبي خلقي عظيم السلام خاولي لطفي عميم السلام نور تاريكي وظلم السلام رحمتي بوغشتنا السلام أي سيدي بو مرسلين السلام پشت و پناهی مؤمنین السلام 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 هم معلومینم یا نبی توی دنیا و دینم یا نبی با فدای تو به عزیز گیا روح شیرینم یا نبی گیان شیرینم یا نبی هم معلومینم یا نبی توی دنیا و دینم یا نبی با فدای تو به عزیز گیا روح شیرینم یا نبی گیان شیرینم یا نبی یا رسول الله یا نبی شاهی حجازی یا نبی یا رسول الله یا نبی شاهی حجازی یا نبی خوشویستکی عزیز گیان خوای بینی یازی یا نبی خوای بینی یازی یا نبی هم معلومینم یا نبی توی دنیا و دینم یا نبی با فدای تو به عزیز گیان روح شیرینم یا نبی گیان شیرینم یا نبی یا رسول الله یا نبی شای شیرین شیوا یا نبی یا فخری عالم یا نبی شای شیرین شیوا یا نبی شیوی نزداران عزیز یا هموت و پیوا یا نبی شیوی نزداران عزیز گیان همود و پیوا یا نبی هم معلومینم یا نبی توی دنیا و دینم یا نبی
ڕزاتان بات دەنگتان نەڕزێ اللهم صل على خزمەت سيدنا حەزرەتی رسول الله صلى الله عليه صلى وسلم الله عليه وسلم يا شيخ شم بلای دوعاکە تشریف بەرە ئەوێ عزیێت نەبێ نا من بۆ تێنم عزیێت مەکێشە خۆش بزانم دە باشە یا شێخ فێر بووم یا الله تا یا شێخ مایکەکە ڕێکەکە کاکە مهران ئەو شعرە چێ نووسیوێتی ئەمە ماڵ ئاوازەکەی کەی خۆمە الله بەڕاست شعرەکانی هەردێڕێک و لە شوێنێکی ناوکە تقریبا فلکلۆر بووە وەیتر یعنی لە مێژەوە ئەخوێنرێ ئەو شتانە بەڕاستی ئەو ئاوازەم نەبیست بوو یا شێختۆ بیستە بووت پێش لە سرود و هینێکتر هەیە ئالم بابەتێ تقریبا یانەوی یانەوی بەڵێ بەڵام بەسان خۆش هەشتێک لە وەصف و مەدحی پێغەمبەریانە صلى الله عليه وسلم هەمیشە دەنگتان نەڕزێ هەر بمێنە یا شێخجان کاتی تۆیە ئێستا إن شاء الله خواريك إن شاء الله بسم الله الرحمن الرحيم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار ربنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار يا رب يا كريم يا الله يا حي يا قيوم يا حي يا قيوم برحمتك نستغيث ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار إله العالمين يا أكرم الأكرمين يا غياث المستغيثين طلو درون من هێزی دەروونمان هەموو شتێکمان بخەرە خزمەتی نزیکبوونەوە و مناجاتی تۆ یا ڕەب یا ڕەبی خوای گیان ئەم دڵ و دەروونەمان ببێتە دڵ و دەروونێک کە هاندەر بێ بۆ کاری باشە لە نەفسی ئەممارە بیسوء دوورکەوینەوە یا ڕەب تەوفیقاتی خۆتمان بۆ بنێرە یارمەتیمان بدە یا ڕەب ئێمە لە زەمەنی بێمڕوەتیین إله العالمین لە زەمەنی نەبوونیین إله العالمین لە زەمەنی بێبەرچاوڕوونیین إله العالمین خۆت ڕێنیشان دەرمان بە لە نوێژەکانە هەمیشە ئەڵین ئیهدینا الصراط المستقیم چونکە ئەم ئوممەتە بەردەوام پێویستمان بەوەیە کە صراط المستقیمان لێ تێک نەچێت لێڵ نەبێ لە بەرچاومان تەم و مژاوی نەبێت لێمان تێک نەدرێ یا ڕەب یا ڕەبی ئەوانەی کە غەزەبی خۆتن لێگرتوونەوە فەرمووی غەیر المەغضوب عەلەیهم وەلا الضالین وا ڕێگەکە تێکەدەن ئێمەش هەرەڵین ئیهدینا الصراط المستقیم ڕێگەکەمان بەردەوام بەڕوونی بۆ بێڵەرەوە یا ڕەب ئەوانەی ڕێی هیدایەت و ڕێنموویکەر و چاوڕوون و بەرچاوڕوونن خوای گیان زیاتر بەرچاوڕوونیان پێ ببەخشە یا ڕەب خۆمان و مناڵەکانمان نەوەکانمان دوای خۆمان خزم و کەسوکارمان دۆست و ئەحبابەکانمان یا ڕەبی خوایە ئەم ڕێی هیدایەتەی لێ تێک نەچێت ڕێمان لێ تێک نەچێ یا ڕەب ئیغراءاتەکانی دنیا شەیطانەکانی ئینس و جن مەغرور بوون بە هەموو شتێکی ئەم دنیاوامان لێ نەکات ئەم ئیهدینا الصراطەمان لێ تێک بچێ یا ڕەب یا ڕەبی خوای گیان لە خزمەتی حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم لە مەیدانی حەشرا یا ڕەب لە ژێر بەیداخی ئەوا بین دڵی ئەو زاتە گەورە خۆش بکەین یا ڕەبی خوای گیان لە ژێر بەیداخی هیچ شەیطانێکی تری دنیا و ئاخرەتە نەبین یا ڕەب لە قیامەتە لە زمرەی شەیطانەکان و ئەبوو جەهلەکان و کافر و خوانەناس و منافقەکانە نەبین یا ڕەب نەخەڵەتین پێیان بە هیچ بیان و یەک یا ڕەب سەرکەوتومان بکە ئیمانمان سەلامەت بکە ئەم چوار ڕۆژەی تەمەن و عومرمان یا ڕەب لەسەر هیدایەت و لەسەر عیزەتی ئیمان بمانژێنە و بمانمرێنە و زیندومان بکەرەوە یا ڕەب یا ڕەبی خوای گیان ئەگەر ئیمانداری و نوێژ و تاعەت و ڕۆژ و قورئان و زیکری تۆ نەبێ
چ جۆرە ژیانەکە ئینسانەژی بەبێ ئەوە ناژین بەبێ ئەوە مەمان ژیانە نامانەوێ ژیانێ بەبێ قورئان نامانەوێ ژیانێ بەبێ ئیمان بەبێ عیزەتی ئیسلام یا رب العالمین عیزەتی ئیسلاممان بە بەردەوامی بۆ بێڵەرەوە و پایەدارتری بکە یا رب العالمین تەوفیقاتی خۆتمان لێ مەبڕا هیدایەتمان زیاتر بدە یا رب یا ربی خوای گیان زمرەی کافر و منافقان ئیلاهە العالمین ئەیانەوێ ئەم دنیایە تێک بدەن ئەم جیهانەی کە موڵکی تۆیە ئیلاهە العالمین ڕێیان پێمەدا ئیمانداران بپارێزە کوردستانەکەمان بپارێزە نیشتیمانەکەمان بپارێزە وڵاتانی ئیسلام بپارێزە یا رب ئەم شەڕ و فیتنەیە بکوژێتەوە یا رب العالمین یا ربی خوای گیانم چەند ڕۆژەی مانگی پیرۆزی ڕەمەزانمان ماوە وا نزیکە بینەوە لە ئەلوەداع یا ربی خوایە بە تەواوی ئەلوەداعی هەموو گوناهەکانمان بکەین و تاوانەکانمان یا رب یا ربی خوای گیان بە تەواوی دوورکەوینەوە لە گوناه و لە تاوان بمان خەزمرەی ئیماندارە ڕاستەکان ئەوانەی قیامەتیان ویست ئەوانەی بۆ تۆ ژیان ئەوانەی بۆ تۆ مردن ئەوانەی چاوەڕوانی سەر حەوزی کەوسەرن وەختێ زین و بوونەتەوە یا ربی ئومێد بڕاوی قیامەتمان مەکە یا رب یا ربی خوایە ئەو ڕۆژانەی کە ئەمرین وەگەڕینەوە بۆ لای تۆ ڕووزەرد نەبین یا ربی خوای گیان فریشتەی مرگ بە تووڕەیی نەیە بۆ لامان مەلائیکەکان لێمان عاجز نەبن یا ربی دۆستانی خۆت لێمان عاجز نەبن یا ربی خوای گیان دڵی حەزرەتی ڕەسوڵ الله خۆش بکەین بەوەی کە ئومەتێکی باش بین کە کەسێک لە ناو ئومەتێکی باشا بین کە یا رب العالمین سنەتەکانی ئەو جێبەجێ بکەین لە ڕێی قورئانەکەی ئەو زاتە گەورەوە بڕۆین یا رب ئەتا ئەو ڕۆژەیە گەڕینەوە بۆ لای تۆ ئیستیقامەتمان پێ ببەخشە دامەزراویمان پێ ببەخشە لار نەبینەوە نەکەوینە خوارەوە یا رب یا ربی خوای گیان ئیستیقامەت و دامەزراوی و عەفو و مەغفرەتمان پێ ببەخشە عاقبەت خێریمان پێ ببەخشە ئەو دوعا جوانەی کە ژنەپیر و پیاوە پیرەکانی کوردەواری خۆمانەیان کرد یا ربی خوا عاقبەت خێرێ بکە زۆر گەورە بوو خوای عاقبەت خێرمان بکە یا ربی عاقبەت خێرمان بکە یا ربی عاقبەت خێرمان بکە یا ربی خوای گیان هەرچی کەسێ هەر کێشە و مشکلە و ناڕەحەتیەکی هەیە مشکلەکانی لەسەر لابەرە هەر کەسێ هەر زوڵم و ستەمێکی لەسەر خوای گەورە خۆت چۆ بەهانایەوە یا رب العالمین هەر کەسێ قەرزارە خوایە قەرزەکانی بداتەوە هەر کەسێ هاوسەرگیری نەکردووە کەسی باشی بە نەسیب بکە و کەشی خراپ مەکە بە نەسیبی هیچ کوڕ و کچێکی ئەمە ئومەتی ئیسلام و میلەتی کوردەمان یا ربی خوای گیان ئەوانەی هەر ئومێد و ئاواتێکی خێریان هەیە بۆیان بهێنە لەدی چونکە تۆ ئومێد و ئاواتەکان بەدیهێنی هەر تۆ دوعاکان قبوڵەکەی هەر تۆ دوعاکانمان وەرەگریت هەر تۆ جێبەجێەکەی یا رب العالمین و ئەوەی زۆر زۆر باشە بۆ ئێمە ئەوە جێبەجێەکەی لە دنیا و لە قیامەتە یا ربی خوایە هەرچی کەسێ ئێستا سەیری ئەم بەرنامەی ئێمە ئەکات دەستی بەرز کردوتەوە یا لە دڵیا هەر دوعایەکی هەیە خۆتە زانی دوعاکانیان چییە یا رب دوعاکانیان گیرا بکە وەریان بگرە و قبوڵیان بکە و هیدایەتی هەموو لایەکمان بە و ماڵ و مناڵ و کەس و کار و وڵات و نیشتیمان و خزم و کەس و کارمان هەر هەمووی مەحفوظ بکە بە تایبەتی لەم شەڕ و ئاژاوەیە خوای گیان سەرکەوتومان بکە و ئیمانداران سەرکەوتوو بکە سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته